كاك إسماعيل دەسەی هێڵی تەلەفۆنە فەرموو. السلام عليكم باسمامة الله. سەرچام کاکی ئیسماعیلی خۆشەویست و عزیزم برای بەڕێزم فەرموو. سلام والله يوم أنا دعواتك براسي بتوصي لو كان على برزي بكم براسي بعدك كم ولا جورتك یاخوا جەنابیشتان سەلامت بەناوی هەموو کاروەندانی کەناڵی دیمەن و ئەم هاوکاری ڕێزانی زۆر جێ لە وتارەکەت ڕدەگەم زمخانیش بێن لەلای مزگەوتەکەت هەموو حەفتان بۆ مزگەوتی شەر بەخێر سوپاسیشت دەکەم اختیارەکەم هەیە تو دەرگۆیانی فەسادی ئەوە نییە ئەوڕۆ دوو کەسیان لە هەولێر عەبەسات دەرژی کردە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆیان کردە ژن بەخۆش لەوانەیە باز بزانی مامەسای ئاینی لەوانەیە لەمیش باس بزانی بەس داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکەن بەڕاستی ئەو کەناڵانە دنورێک دابنین لە بۆ ئەو کەناڵە خراپانە بەڕاستی کۆمەڵگەیان تێکدایە بەرەو فەساد دەڕوا بەڕاستی یعنی ئەوڕۆ ئەوتە داواکاری گشتی ئەو ئاتە سەخت ئەلەسا دوو کەسی دەژیر کردیە خۆیان بادایە خۆیان ماش کردیە نازانم کاری بەدڕەوەشتی عەلەسا لە هەولێر بکەن خۆش دەزانی باس ئەو ڕاگەیان نەشلوانەی دوزانی بەس داوا لە وەزیری ڕۆشنبیری دەکەم بەڕاستی ڕێگا نەدەن ئەو کەناڵە فەسادیانە بێن کۆمەلگا بەرەو هەردێ ببە ئەوەندە داواکاری هەیە مامەستەجانی چاڵە سبەینێ قسەی لەسە دەکەی ئینشاڵڵا لەسەر ئەو کارە خراپانە بەڕاستی یعنی پیا و خۆی کاتە ئافرەبێ و ئاخری زەمانی کووە دنیا خرابوون کووە مامەستەجان بەخۆشی بەنامکەڵێک ئیسماعیل قسەکان زۆر جوانە ئینشاڵڵا منیش قسە لەسەر تەوەرەکە دەکەم بەسەر چاو. کاک ئیسماعیل فەرمووی کەناڵە خراپەکان کۆمەڵگەیان تێکدا وەڵام منیش لەگەڵ تۆدام کۆمەڵە کەناڵ هەیە گوناحە بەڕاستی تاوانە لەم زروفە بێپارەیەی کوردستاندا کە خەڵک دووسێ مانگجارێک معاش وەردەگرێ ئەم کەناڵانە لەسەر ورگ و قوت و نانی ئەم میلەتە بەخێوە بکرێن بڕواتان هەبێ وەزیری ڕۆشنبیریش جەنابی دەزانێ هەموو دەستگای حکوومەت دەزانێ ئەوانە تەنها تێکدەری ناو کۆمەڵگان بە هەر شێوازێک دانرابن هەڵەیە زەرەر لە حکوومەت دەدا زەرەر لە کۆمەلگا دەدا زەرەر لە کوردنەتەوەکانی خۆمان دەدا هەموو ئەو فیلم و شتە بێتامانی کە ئەوانش کرد من نیمە لە زمان خەڵکە بیستمە وەڵاهی لە وڵاتەکانی خۆیاندا قەدەغەن خەڵک دەبەر ئەمنیەتی قەومی خۆی ناڵە ئەو فیلمە پیسانە لە وڵاتی خۆیدا لێ بدرێ چۆن ئێمە دەبێ بێڵین گەنجینەکانمان گەنجەکانمانن کوڕ و کچەکانمان ڕۆشنایی داهاتووی ژیانمانن چۆن بیان پسپێرین بە کەناڵانێکی خراپ یان بێڵین ئەم شارە جوانەی هەولێر شاری جوانی سلێمانی دهۆک کەرکووک هەڵەبجە ئەم شارە جوانانی کوردستان شاری شێخ و مەلا و پیاوچاک و ئەم هەموو مزگەوت و جوانانە نابێت چەند لار و لەوێرێک ڕێگە بدرێن کە شتێک نامۆ بێ بە دینی خەڵک بە ئەخلاقی خەڵک بە کولتوری کوردەواریمان نابێ ڕێگەیان پێ بدرێ من لەگەڵ ئەوەدام دڵنیام شاری گەورە پایتەختی هەرێم ساڵح و تاڵحی تێدا دەبێ چاک و خراپی تێدا دەبێت دیندار و بێدینی تێدا دەبێت بەڵام ناکرێ بێدینەکان بەد ئەخلاقەکان لەگەڵ ڕێزمدا بەڕووی جەنابتان نابێت ڕێگەیان پێ بدرێ بە ڕۆژی ڕووناک و باشکرا سیمای دینداری شار و کۆمەڵگا پشێوێنن.